سڵاتان لەبێت ئەزیزانم ئەگواتتان باش خۆشحاڵم لە پرۆگرامێکی نوێی تەندروستی هاتمەوەلاتان. داخورانی جونگا سەوفان تەوەری ئەم جارەی پرۆگرامی تەندروستی دەبێت ئەو پرسیارانەی کە لەبارەی سەوفانەوە مەبەسمە ئاڕاستەی میوانەکەم دەکەم کە دکتۆر شۆڕش ئەحمەد محەممەدا پسپۆڕی ئێسک و جونگا. دکتۆر بەخێبێت. زۆر سپاس بۆ تۆش. دکتۆر سەرەتا باز لە داخورانی جونگا سەوفان بکەین بە شێوەیەکی گشتی چی دەگرێتەوە؟ توانین بڵێن بە شێوەیەکی گشتی داخورانی جونگا یان سەوفان کە ئەوە عەرەبەکەیەتی بریتە لە چی؟ بریتە لە داخورانی کڕکراگەی جونگەکان. داخورانی کڕکراگەی جونگەکان دوایی کەسەکە چیە بێت؟ کەسەکە هەست بە ئازارەکە، هەست بە ئەوسانی جونگەکانەکە، هەست بە ڕقبوونی جونگەکانەکە، لە ئەنجامی ئەمەشەوە جونگەکەی ناتوانێت بجوڵێنیت. کەواتە ئەتوانین بڵێن سوانی جونگەیان سەوفان بە شێوەیەکی گشتی یەکێکە لە نەخۆشیە زۆر بڵاوەکان، یعنی ئەتوانین بڵێن باوترین یان بڵاوترین نەخۆشی ئێسکەپەیکەرە، یعنی بڵاوترین نەخۆشی جونگە بریتە لە سوانی جونگە. بەڵێ کێن ئەو کەسانی کە زیاتر تووشی ئەم جۆرە نەخۆشە دەبێت؟ ئەتوانین بڵێن ئەوانەی کە تووشی سوانی جونگە یان سەوفانی جونگە ئەبن بە شێوەیەکی گشتی ئەکرێن بە دوو بەشەوە. یەکەم ئەوانەی کە بە هۆکاری تەمەن تووشە بن، عادەتەن ئەتوانین بڵێن کە سوانی جونگە لە دوای تەمەنی 65 ساڵیەوە دروست، یعنی کەسەکە تووشی ئەبێ، هەنێک کات لە دوای 50 ساڵیەوە. ئێستا بەڕاستی لەبەر ئەوەی لەم کاتەیە لەم زمانەیە خەڵک کەمتر ئەجوڵێ، ماسوولکەکانی کەمتر بتەوە، ئەتوانین بڵێن کە سوانی جونگە یان سەوفان نزیکتر بۆتەوە. یعنی جاران ئەگەر کەسێک لە 60 ساڵیان تووشی سوانی جونگە یان سەوفان بووە، ئێستا دەرکەوتووە لە 50 ساڵ، هەتا هەنێ جار لە خوار 50 ساڵیشەوە تووشە بێ. ئەمە هۆکاری تەمەنیشیشکە لە هۆکارەکانی تر بەڕاستی ئەو کەسانی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە زیاتر و زووتر تووشی نەخۆشی سوانی جونگە ئەبن. هەنێشی کە ئەوانەی کە با بڵین دوایەکی نەسەر هۆکارەکانیشی ئەوانەی کە تووشی پێکان ئەبن، بە تایبەتی پێکانە وەرزشەکان لە تەمەنێکی کەمە تووشی پێکانە بێ، دوایی کەسەکە تووشی چیە بێ؟ تووشی سوانی جونگە ئەبێت. ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی ئەمانە بریتین لە کەسانی کە زیاتر تووشی یان ئەوانەی کە قەڵەون. ئەوانەی کە قەڵەون زیاتر تووشی سوانی جونگە و سەوفانە بن بۆ بە دوو سەبەب، لەبەرەوەی ئەو وەزنە زۆرەی کە کەسەکە هەیەی وەزنێکی 4 ئەوەندە زیاتر ئەکەوێتە سەر جونگەکانی. بۆ نمونە ئەگەر کەسێک 100 کیلۆ بێت، 4 ئەوەی وەزنی خۆی ئەکەوێتە سەر جونگەکانی، کەواتە وەزنێکی بەردەوام و با بڵین بۆ ماوەیەکی بەردەوام وەزنێکی قورس بکەوێتە سەر جونگەکە، کەسەکە معارەزە تووشی سوانی جونگە بێ. هەروەها ئەو چوری کە لە دەوری جونگەکان کۆ ئەبێتەوە، ئەمیش هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە ببێتە هۆی هەوکردن و زیاتر توشبوون بە نەخۆشی سوانی جونگە. بەڵێ دکتۆر باس لە هۆکارەکانی بکەین. هۆکاری چیە کاتێک کەسێکە لە کەسێکی تر زووتر تووشی سەوفانە بێت و توشبوونەکەی ئاسانترە لە کەسێکی تر؟ بەڵێ طبعاً چەند هۆکارێکمانەیە. یەکەم ئەوانەی کە بە عایلەیە، یعنی بە خێزانی بۆ ماوەی تووشی سوانی جونگە بوون، ئەوانە زیاتر معارەزن تووشی بن. وەکو پێشتر باسمان کرد تەمەن، جاران ئاینوت لە تەمەنی پیریە تووشی سوانی جونگە بێ، بەس ئێستا دابەزیەوە بۆ تەمەنی ئەوەی کە پێوتێ میدڵ ئێج، یعنی تەمەنی ناوەڕاستیش، یعنی لە دوای 50 ساڵەوە. اینجا هۆکارێکی تر وەکو باسمان کرد قەڵەویە، هۆکارێکی ترۆما، یعنی بڵێن پێکانە، ئەوانەی کە زیاتر تووشی پێکانە بن، یعنی مەسەلەن کەسێک یاریزانە زیاتر تووشی پێکانە بێ، زووتر تووشی سوانی جونگە ئەبێت. بەڵێ دکتۆر ئەو کەسانی کە تووشی کۆمەڵێک لە نەخۆشیەکان دەبن، کەم نەخۆشیانە وا دەکات کە زیاتر کەسەکە تووشی سەوفان بێت لە دواترە؟ ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنەکان وەکو باسمان کرد، نەخۆشی ڕۆماتیزمیەکان، نەخۆشی ڕۆماتیزمەکان زۆر جۆریان هەیە، بەڵام ئەوانەی کە تووشی نەخۆشی ڕۆماتیزمی ئەبن زیاتر معارەزن، زیاتر تووشی نەخۆشی سوانی جونگە ئەبن. بۆ لەبەر ئەوانەی کە تەخۆشی باڵێن ڕۆماتیزمیان هەیە، جونگەکانیان بە بەردەوام لە حاڵەتی هەوکردنایە، ماسوولکەکانی دەوری جونگەکانیان پوکاوەتەوە، لاوازە بێ. ئەمەش هۆکارێکی سەرەکی بۆی کە تووشی نەخۆشی سوانی جونگە بێت. بەڵێ لە چ وەرزێکدا زیاتر کەسەکان تووشی سەوفان یان سوڕانی جونگەکان دەبن؟ خۆی بەڕاستی وەرزەکان یعنی ناتوانین بڵێن لە فڵان وەرزە کەسەکە توش بووە، بەس بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن کە ئەو کەسانی سوانی جونگەیان هەیە لە وەرزە ساردەکانە، لە وەرزانەی کە باران و تەڕ و تووشی هەیە، هەوایەکی سارد هەیە، زیاتر تووشی کاتە سەرماکایەکێکە لە هۆکارەکان بۆی زیاتر تووشی زووتر تووشی بێت. بەڵێ یعنی زیاتر لە وەرزە ساردەکانە هەست بە ئازارەکە، یعنی کەسەکە خۆی هەر سوانی جونگەی هەبوو، بەس لە باوینە زۆر مشکلی نییە، ئازاری نییە، بەس لە وەرزە ساردەکانە تووشی سوانی ئازاری جونگەکەی بۆ زیاتە. بۆ لەبەرەوەی ئێمە ئازانین لە وەرزە ساردەکانە پلەی گەرمیدا ئابەزێ، ئەم پلە گەرمی کە دا ئابەزێ بێتە هۆی چی؟
ئەبێتە هۆی خەزبوونەوەی ئەو شلەیە کە لە ناو جونگەکایە کە بێتێ ساینۆڤیال فلوت کاتێک کەشلەکە خەستە بێتەوە و لەگەڵیشە ئەو پەردەیە کە دەوری جونگەکەی داوە پێوتێ ساینۆڤیال کەپسول ئەو کەپسولەش ڕق و تونگە بێ کەسەکە هەستەکە کە جونگەکەی ڕقە ناتوانێت بیجوڵێنێ و هەست بە ئازارەکە. بەڵێ زیاتر کەسەکان لە چ تەمەنێکە زووتر تووشی سۆفانە بن لە تەمەنی مناڵیەوە توژە بن یاخود تەمەنێکی دیاریکە ئەوانەیە کە ئەگەر هۆکارێکی دووەمی نەبێت بە نمونە کەسەکە تووشی پێکان نەبوو بێت یان کەسەکە نەخۆشی ڕۆماتیزمی نەبوو بێ عادەتەن نەخۆشی ڕۆماتیزمە ئەتوانین بڵین لە دوای تەمەنی 50 ساڵیوە توش ئەبێت بەس ئەگەر کەسەکە مەسەلەن پێکانی هەبوو بێت کەوتنە خوارەوەی هەبوو بێت یان نەخۆشیی درێژخایانی تری هەبێ ئەمانە واکە کە حتا پێش تەمەنی 50 ساڵیش تووشی سەوافان بێت. بەڵێ بە چ ڕێگەیەک ڕێگری بکرێت لە توشبوونی کەسەکان بە سۆفان ڕێنمایی چیە بۆ کەسەکان پێش ئەوەی کە تووشی ئەم جۆرە نەخۆشە بن چۆن ئاگایان لە خۆیان بێ ڕێنمایت؟ گرنگترین ڕێنمایی بەڕاستی ئەوەیە کە ئەو کەسانەی کە بە بۆ ماوەیی یان بە عایلەی بە خێزانی نەخۆشی سوانی جونگەیان سەوفانیان هەیە لەبەر ئەوەی زیاتر معرەزن تووشی ئەم نەخۆشی بن پێویستە زۆر ئاگایان لە خۆیان ئاگا لە خۆبوونەکە چۆن یەکەم لەبارەی کێشیانەوە باشترە کێشیان لە حەدی طبیعی خۆیان بێت ئەوەی کە شتێکمانەیە پێوچە BMI یعنی لە نۆرمال ڕێنجە بێت لە با بڵێن لە ڕادەی ئاساییبوونی هەبێت ئەمە یەکەم چکە وتمان ئەگەر کێشی لەش زیابێ وەزنێکی زۆر ئەکەوێتە سەر جونگەکان کاتێک کە لۆدێکی زۆر بۆ ماوەیەکی بەردەوام کەوتە سەر جونگە کەسەکە تووشی سوانی جونگابێ ئەمە یەک دوو خۆیان بپارێزن لە پێکان بۆ نمونە ئەو کەسانەی کە یاری ئەکەن باشترە خۆیان پارێزن لە پێکان بۆ نمونە ئەوەی کە پێڵەن ئێسقان لە بەریکەن لە کاتی یاریکردنە و خۆیان لە پێکان و سوڕای جونگەکان بپارێزن سیام شت کە لە هەمووی مهمترە بەڕاستی وەرزشکردنە وەرزشکردن ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی ئەوەی کە ماسوولکەکانی دەوری جونگە بە تایبەتی جونگەی ئەژنۆکە زیاتر تووشی سەوفانە بێ بەقوتەکە کاتێک ئەم ماسوولکە بەقوت بوو تو ئەگەر یاریشکەیت ئەگەر زۆر زەختیشی لێ بکەیت لۆدێکی کەمترەکەوێتە سەر جونگەکە کاتێک کە لۆدێکی کەمتر زەختێکی کەمتر کەوتە سەر جونگەکە کەسەکە درەنگتر یان با بڵێن کەمتر تووشی سوانی جونگە بێت. بەڵێ ئەو کەسانی کە توشبووی سەوفانن توشبووی داخورانی جونگەن ئەم کەسانە خواردن و خواردنەوەکان بۆ ئەم کەسانە تا چەند گرنگە چ خواردنێک بخۆن بۆ پارێزگاری لا پێسەکە بۆ ئەوەی لا ئێسکەکە ئەفوو بۆی ئێسکیان پارێزراوتر بێت لە پێشووتر پتەوتر بێت ئەوانەی کە سوانی جونگیان هەیە باشترە ئەو خواردنەمانیانە بخۆن کە بێت هۆی پتەبوونی ئێسکە ئەو خواردنەوانیش ئەوانن کە زیاتر بە بڵین ڤایتامین دییان تایە و کالیسیۆمیان تایە بە تایبەتی خواردەمەنە شیرەمەنیەکان سەوزە گۆشت پرۆتینات ئەمانە زۆر زۆر باشە لەگەڵ وەرزشکردنە بەڕاستی هەنێک نەخۆش هەیە کە لەگەڵ وەکو باسمان کرد لەگەڵ سوانی جونگەیە نەخۆشی ڕۆماتیزمیشی هەیە ئەمانە زۆر جاریان بۆ عیادە بۆ لامەڵێن دکتۆر ئێمە کە هەنێ خواردنە خۆین بە تایبەتی وەکو سپیایی ماست و شیر و ئەوانە ئێوە ئەڵێن ماست و شیر بۆ ئێسقان باشە بەس کاتێک ئێمە ئەیخۆین هەستەکەن جونگەکەمان ئازاری هەیە ئەوە ڕاستە چکە بۆ لە مادەی شیرەمەنیە لە ماست و بەروبوومە شیرەمەنیەکانە چی هەیە پرۆتینێک پێوتێ پرۆتینی کاسین ئەم پرۆتینی کاسینە بێتەوە هێوکردنی جونگە جا هەندێک کەس نەک هەموو کەس هەندێک کەس وەکو بڵێن فرهستاریشان بەم پرۆتین هەیە کاتێک ئەیخۆن جونگەکانی ئاوسێت و هەست بە ئازارەکە ئەم کەسانە چی بکەن ئەم کەسانە ئەبێ بە شێوەیەکی گشتی زۆر زۆر کەمیکەنەوە لە جیاتی ئەوە ئەو شتانی تر بخۆن کە کالیسیۆمی تێ بۆ نمونە لە جیاتی سپیایی ئەتوان بۆ نمونە چەرەسات بخۆن با بڵێن هێلکە بخۆن سەوزات بخۆن ئەمانە واتە ئەگەر باشیش بێت بۆ ئەو کەسانە جێی مەترسیە بێت و ئەبێت کەمیکەنەوە لە خواردنەکانە زیاتر بەکاری بێت و ئەندێ خواردن هەیە بە شێوەیەکی گشتی وەکو باسمان کرد گۆشتی سوور خواردەمەنیە شیرەمەنیەکان و خواردەوەنیە لە قوتونراوەکان ئەوانش زۆر خراپە خواردەمەنیە سوورە و کراوەکان ئەمانە بۆ لەبەر ڕێژێکی زۆر چوریتەیە ئەم چوریانە بێتە هۆی چی ئەبێتە هۆی زیادکردنی هەوکردن لە جونگەکە ئەو کەسەکە هەست بە ئازارەکات. دکتۆر ئەو کەسانی کە کێشیشیان زیاترە کە ئەو خواردنە چەورانە بخۆن زیاتر چوری لە لەشیانەکەەوە بەڵێ خۆی باسم کرد قەڵەوی یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە سەوفان بەس هۆکاری ئەوەی کە کەسێکی قەڵە تووشی سەوفانە بێ ئەوەیە کە ئەو چوریەی کە لە ژیانی هەیە ئەبێتە هۆی هەنێش مادە هەبێت ئینفلامەتەری مارکرز یعنی ئەبێ ئەوانەی کە دروستکەری هەوکردنن ئەمانە زیاد ئەبێت ئەمانە زیاد بوو کەسەکە تووشی هەوکردنی جونگا بێت تووشی ئازاری جونگا بێ و لە کۆتاییشە تووشی سوانی جونگا. بەڵێ ڕاهێنانە سروشتەکان تا چەند گرنگە ئەو سەنتەرانەی کە عیلاجی تەبیعی دەکەن بۆ نەخۆشەکان تا چەند گرنگە و تا چەند هاوکاریەکیشە بۆ ئەوەی پزیشک زووتر کەسەکە لە نەخۆشەکە ڕزگاری بێت و یاخود چارەسەرێک وەربگرێت. وڵای توانم بڵم بەداخەوە زۆربەی جار نەخۆشەکە
یەکسەر خۆی ئەکا بە سنتەرێکی عیلاج طبیعیان چارەسەری سروشتیە کەسەکە بەڕاستی ئەبێ دکتۆری ئێسک و جومگە و ڕۆماتیزم قەراری ئەوە با کە ئەم کەسە لە چ مەرحەلەیەکە عیلاج طبیعی بکە بە پێی ڕایشی پزیشکەکە بەڵێ ئەو خۆی ئازاری جومگەی هەبووە چوو بۆ عیلاج طبیعی 6 جلسە 10 جلسەیان بۆ کردو کاتی هاتووە بۆ لای من سیرەکەم لە باتی ئەوی باش بێ خراپتر بۆ چونکە کەسەکە لە حاڵەتی هەوکردنا بووە ئێمە پرنسپڵمان هەیە لە نەخۆشێک ئەگەر سوانی جومگە یان هەوکردنی جومگەی هەبوو یەکەم شت ئەبێ هەوکردنەکە یان ئازارەکەی چاک بێ اینجا دوای بچێ بۆ عیلاج طبیعی خۆی عیلاج طبیعی یعنی چی یعنی چارەسەری سروشتی یعنی چی یعنی پتەوکردنی ماسوولکەکان یعنی ئاسانکردن و با بڵین ئاسانکردنی جومگەی جوڵەی جومگەکان تۆ چ کاتێک جومگەکەتە جوڵێنیت چ کاتێک توانی ڕاضە بکەی کە ئازارێکم بوو بێتەوە چارەسەرێک وەرگرت بێ بەڵێ ئەبێ مەرحەلەی یەکەم هەوکردنەکە کۆنتترۆل کرابێ اینجا دوای ئەوە بچی بۆ چارەسەری سروشتی و بەڕاستیش لە چارەسەری سروشتیە ئەبێ نەخۆشەکە تێبگەێنی یعنی یەکەم نقطە لە چارەسەری سروشتی ئەجوکیشنە یعنی بێ نەخۆشەکە تێبگەێنێت کە تۆ حاڵەتەکەت پێویستی بەونە چارەسەری سروشتیە دووەم ئەبێ وەکو باسمان کرد کۆنتترۆلی هەوکردنەکە بکەین سێهەم ئەبێ بە نەخۆشەکە بڵێ کە ئەو ماوەیە کە ئازاری جومگەیە بۆن من ئازاری ئەژنۆی هەیە دا شەقێک شتێک بەکاربێنێ بۆ ئەوی لۆت نەکەوێتە سەر جومگەکە چوارەمین شت پێی ئەڵێ کە عیلاج طبیعی بکات پێنجەم ئەبێ تی بگەێنی کە ئەم کەسە خۆپارێزی بکات لەو شتانی کە پێشتر باسمان کرد بەڵێ ئێوە وەکو پزیشکان چارەسەری سروشتی یەکێک لەوانە کەڵەشاخ تا چەند وەکو چارەسەرێکی دەزانم بۆ سەوفانی یا خودڕەتی دەکەنەوە والله من بەڕاستی ڕاستەکەی پێ بڵم ینی زانیاریشی وامیە لەسەر کەڵەشاخ بۆ سەوفانی جومگە بەس ئەوەی کە بیست بێت موزانی بێتم کە سەوفان بۆ زۆر با بڵێن بابەت بەکارهێن با بڵێن کەڵەشاخ بۆ زۆر بابەت بەکارهێنێ و تازەکیش چەند توێژینەوەکی زانستی سوود و قازانجەکانی کەڵەشاخی دەرخستووە طبعا کەڵەشاخ با بڵێن بنەمایەکی ئاینیشی هەیە بەس بەڕاستی لە سەوفان یان سوانی جومگە ئەوەی من تا ئێستا هین بێت هیچ زانیاریەکەم نییە یعنی هیچ سوودێکی لێ نابێنن نەخۆشەکان نەخۆش ئەگەر مەسەرەن لەگەڵ سەوفانی جومگە نەخۆشی تری هەبێ نەخۆشی تری هەبێ بۆ نەخۆشیەکانی تری ئیسپادەی لێکا بەس بۆ سوانی جومگە بەڕاستی نازانم بەڵێ لە توشبوانی سەوفاندا تا چەند جوڵانی جومگەکان بوونی هەیە ئەوانەی کە سەوفانی جومگەیان هەیە وەکو باسمان کرد لە حاڵەتی هەوکردنە ئەبێ ڕێست بێ جومگەکەی ئیسراحەتی پێ بکە بەس دوایەوەی کە هەوکردنەوەکە با بڵێن ئیلتیاباتەکەی نەما ئەوساوەکەی نەما ئازارەکەی نەما احتیاطی ئەتوانێ بیجوڵێنێت و مەفروضیشە بیجوڵێنێت چکە ئێمە یەکێ لە لاینەکان یەکێ لە هێڵەکانی چارەسەری سروشتی بریتە لە وەرزشکردن وەرزشکردنیش خۆتە زانی بریتە لە جوڵانی جومگەکان بێگومان لە توشبوانی سەوفاندا زیاتر تەمەنێک تووشی ئەم جۆرە نەخۆشیە دەبن تەمەنەکە باسی تەمەنەکانمان کرد ڕەگەزەکان زیاتر چ ڕەگەزەکان زیاتر ڕەگەزی ئافرەتان تووشە بن ئەمیش چەندکارێکیشە لەو کارەکانی ئەوەیە کە ئەو بەستەرەشانانەی کە لە دەوری جومگەکان هەیە لە ئافرەتانە نەرمترە یعنی لاکسیتی زیاترە ئەمە یەکەم دووەم ئەو کەسان ئەو ئافرەت بە هۆی کاری هۆرمۆنی وەکە ئەو هۆرمۆنە مێینانەی کە لە ئافرەتە هەیە ئەویش کارێکی ترە بۆی کە زیاتر تووشی ئافرەتان بێ و کارێکی تر ئەوەی کە تازەکی دەرکەوتو ئەوەیە کە ئەمە شتێکی باشە بۆیەوە ئەوەیە کە بەرگری لەشی ئافرەت زۆر بەهێزە و کاتێک کە تووشی هەوکردنیش ئەبێ ئیستیجابەی بۆ هەوکردنەکە زۆر بەقوتە یعنی بۆیە زیاتر تووشی ئافرەتانە بێت بەڵێ دکتۆر زیاتر کەم بەشانی جەستە هەیە کە زووتر تووشی سەوفانە بێت ئەو بەشانمان بۆ دیاری بکەیت کە زیاتر جەستە تووشی سەوفانە بێتێدا طبعا هەموو جومگەیەک لە لەشە هەموو جومگەیەک لە لەشە معرضە تووشی سەوفان بێت بەس ئەو جومگانەیە کە زیاتر تووشە بن ئەو جومگانن کە زیاتر لۆدیان لەسەر بۆ نمونە جومگەی ئەژنۆ بۆ نمونە جومگەی حەوس بۆ نمونە جومگەی پێ جومگەی شان بەڵێ جومگەی شان جومگەی دەست جومگەی ئەنیشک فقراتەکانی مل فقراتەکانی پشت یعنی هەر جومگەیەک کە جوڵەی تیابێت تووشی سەوفانە بێت بۆ نمونە ئەم جومگەی شەویلگە یعنی هەنێ نەخۆشەیە تووشی سەوفانی ئەوێ بێت یعنی جومگە وردەکان یعنی ئێمە چەند جومگە لە لەشمانە هەبێ هەموو جومگەکان معرضە تووشی سەوفانی جومگەوی یعنی هەر جومگەیەک جوڵەی تیابێ معرضە تووشی سەوفان بێت بەس زیاتر ئەوەی کە ئێمە نەخۆشیە بۆ کلینیک بەلام زیاتر تووشی سەوفانی جومگە
ئەژنۆ لەگەڵ جومگەی بڕەکانی پشتن. دکتۆرۆ کەسانی کە تووشی شەویلگیان تووشی سەوفانە بێ نیشانەکانی چۆن بیناسرێتەوە؟ ئەو کەسانەیە کە تووشی سەوفانی جومگە ئەبن کەسەکە ناتوانێت ئازاری جومگەکەی بۆ دروستە بێ لێرە و هەنێ جار لە کاتی کردنەوە و داخستنە تەقەتەقێک هەست پێەکە کەواتە دوایەوەی کە فەحسیەکەین و با بڵێن ئەکسرەی بۆ گرین دەرەکەوەکە چارەسەرەکانی بە پێهینەکەی هەوڵجار بە عیلاج چارەسەریەکەین دوای هەنێ ڕێنمایی هەیە پێ ئەڵێن دوای هەنێ جار لە هەنێ حاڵەت ئەتوانین بە دەرزیلیان بۆ چارەسەر. بەڵێ دکتۆر ئەو کەسانی کە تووشی سەوفانە بێت ئەو شوێنی کە سەوفانەکەی تێدا دروست بووە کاریگەری لەسەر بەشەکانی تری جەستە دەکات؟ خۆی جیاوازی نێوان سەوفان و نەخۆشی ڕۆماتیزمە ئەمەیە جارێکی جوانە لە سەوفانە کەسەکە بەس ئازاری جومگەی هەیە جومگەکەی ئاوسێ سوورە بێتەوە ئازاری هەیە ڕقە بێ ناتوانێت بیجوڵێنێت بەس لە ڕۆماتیزمە لەگەڵ ئەم شتانی کە باسمان کرد کەسەکە لەگەڵیشە با بڵێن سیستەمیک سیمتەمیە بێ یعنی کۆمەڵی نیشانەی گشتیە بێ وەکو چی کەسەکە گویانی داهێزرێ زوو هیلاکە بێ تای ئەبێت ئارەزوی خواردنی کەمە بێتەوە کێشی دا ئەبەزێ هەموو ژانیەشێ ئەمە جیاوازی نێوان سەوفان و ڕۆماتیزم. بەڵێ باسی ئەو چارەسەرانە بکەین کە لە ماڵەوە کەسەکان بۆ خۆیانی دەکەن پەنانە بەنە بەر سنتەرە سروشتیەکان لە ماڵەوە وەکو چاورکردنی شوێنی ئازارەکەیان و چەنە هاشتی تر ئەمانە تا چەند کاریگەری دەبێت کاریگەریەکی باشی دەبێت لەسەر شوێنی ئازارەکانی یاخود هەڵەیە خۆی ئەگەر کەسێک تووشی سەوفان بۆ شێلان و مەسازکردنی شوێن باشترە ئەگەر توانی سەردانی پزیشکی پسپۆری ئێسک و جومگە ڕۆماتیزم بکە ئەگەر نەیتوانی لە ماڵەوە وەکو باسم کرد ئەو جومگەکەی بخاتە حاڵەتی ڕێستەوە یعنی جومگەکە قاڵە بێگیان شتێک دانێ جومگەکەی زۆر نەجوڵێنێ بیبەستێت و هەنێک کرێماتیش هەیە هەنێ جێڵ هەیە جێڵی گەرم و جێڵی ساردەیە بەکاری بێنێت تاکو با بڵین مەجاالێ بێت و ئەچی بۆ لای دکتۆرەکە. بەڵێ هۆکاری دەنگ لێوە هاتنی جومگەکان چییە؟ کەسێکە لە خۆڕە ینی ئازاری شوێنەکەشی نیە بە تایبەتی ئەژنۆکانی لە کاتی هەسان و دانیشتنە تەقەیەک لە ئەژنۆیەوەیەت هۆکارەکەی ئەوەی پێوتێ کریپیتەس یعنی با بڵین ئەو دەنگەی کە لە جومگەکان و دروست ئەبێت لە ئەنجامی ئەو فلکشن و ئەکستێنشن لە ئەنجامی جوڵەی جومگەکەەوە بڵقێکی گازی دروستە بێ ئەو دەنگە لە ئەنجامی ئەو بڵقە گازیەوە کە دروست ئەبێ وەکو پێشتر باسم کرد شلەیەک هەیە لە ناو جومگەیە پێوتێ ساینۆڤێل فلوت کاتێک ئەم شلێ بڵقێک دروست دەکات وەکو ئاو مەسەلەن ئەوەنێ بڵقێک ئاو دروستەکە دوای بڵقێک ئاتاقێ ئەو دەنگە دروست دەبێت ئەگەر کەسەکە نیشانەکانی تری لەگەڵانە بێ زۆر ئاساییە هیچ با بڵین خەمی نەبێت بەڵام ئەگەر هاتوو لەگەڵ تەقەتەقەکە ئازاری لەگەڵا بوو جومگەکەی ڕق بوو سوور بووەوە ئەو کاتە پێویستە سەردانی جومگە و دکتۆری جومگە ڕۆماتیزم. بەڵێ چارەسەری سەوفان بە پلازما ئەمە بە شێوەیەکە و لەلای ئێوە وەکو پزیشکێک بەڵێ من چەندی نەخۆشم هەیە سپاس بەخوا چارەسەرێکی نوێیە بۆ نەخۆش زۆر باش بوون بە پلازما بەس پێشتر ئەبێ پلازماکە چەند فەحسێکی بۆ نەخۆشەکە بکەین ئەبێ فەحسی خوێنی بۆ بکەین چونکە ئێمە پلازماکە لە خەپلەکانی خوێن دەرێنین کاتێک کەسەکە خەپلەکانی خوێنی بەشی ئەوەی نەکرد کە پلازماکەی لێ دەربێنرێ نابێ بیکە زۆر نەخۆشی بۆ لای من لە لای چەند دکتۆرێکی بەڕێزی تر پلازمای کردووە لەبەر ئەوەی پێشتر ئەو فەحسی بۆ نەکردو یان بە شێوەیەکی ڕاست و دروست هەڵسەنگاندنی بۆ نەکردووە کەسەکەی ئیسفادەی لێ نەکردووە سەرکەوتوو نەبوو پێشتر پێشەوەی پلازماکە بکەی ئەوێ فەحسی جومگەکە بکەی ئەمە لە سەوفانە بۆ بیرخستنەوە چوار قۆناغمان هەیە قۆناغی 1 و 2 3 و 4 تا قۆناغی 3 ئێمە توانی بکەین بەس لە قۆناغی 4 هیچ سوودێکی لە نابینێ باشترە لە قۆناغی 1 و 2 3 بیکە و باشترە کەسەکە وتم خەپلەکانی خوێنی بۆ پشکنین بکری ئەگەر زانی من خەپلەکانی خوێنی کەمە نابێ پلازماکی بۆ بکرێت. بەڵێ دکتۆر ئەو کەسانێک کە تووشی سەوفان دەبن جگە لە چارەسەری پلازما و کردنی دەرزیەکە چی چارەسەرێکی تر هەیە کە ئێوە پزیشک بۆی ئێمە پێشتر بە ئازاری بە دەست پێکەین بە ئازارشکێن دوایی بە دەرمانی دژاوکردنی جومگە دوایی ئەگەر بەمانە هەر چارەسەری نەبوو دەستە بین بۆ لیانی دەرزی جومگە ئەوان شتن جۆریشانەیە دەرزی ستیرۆیدمان هەیە دەرزی پلازمامانەیە وەک باست کرد دەرزی لینجیشمان هەیە ئەگەر بە هەموو ئەمانە چارەسەری نەبوو وەکو باسم کرد لە مەرحەلەی ئەخیرە کە پێوترێ مەرحەلەی چوارەمی سەوفان ئەو کاتە کەسەکە بێنە شتەگەریکە. بەڵێ لە کۆتاییە کاتێک کەسەکە کە تووشی سەوفان نەبێت توێتە لای ئێوە وەکو پزیشکێک ڕێنماییتان بۆ کەسەکە چی دەبێت؟ ڕێنماییمان ئەوەیە کە ئەو شتانێ ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی سەوفان کەم بکرێتەوە بۆ نمونە نوشتانەوەی ئەژنۆ شتی قورس هەڵگرتن زۆر سەرکەوتن بەسەر قادرمەیە و با بڵین سوڕانی جومگە بە تایبەتی ئێمە سەوفانی جومگە لە بەتەمەنەکانە هەیە بە تایبەتی حازەکەم شتێک باسکەم ئەوەی کە لە ماڵانە
فرشێکدا ئەندرێت لەسەر لای مەخسەل و لای حەمام و توالێت و ئانە ئەوە زۆر خراپە زۆر کەس بەرپێ پێڵێن زۆر جار ئەوە ژێرەی هینە لاستیکە هینەکە تەڕەبێکە تەڕ بوو ئەخزێ زۆربەی جار لە کاتی کەوتنەکانە بێزگە لە ساوپانەکە لەوەی تووشی پشڕانی بەستەرەکان یان شکانی ئێسکەکانیش بێت. زۆر سپاس دکتۆر، سپاس بە زانیاریەکان. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەسیسانم بەم شێوەیە پرۆگرامی ئەمڕۆشمان پێشکەشکردن هیوا ئەخوازم زانیاریەکانی ئێمە جێگەی سوودی ئێوە بێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.